بینەرانی یازی سڵاوتان لێ بێەوەم کاتتان باش ئەمڕۆ ئێواری سلێمانیتان پێشکەش ناکەم پرۆگرامێکی تایبەتان پێشکەشەکەم بە بۆنەی یادی 15 ساڵەی دامەزراندنی کەناڵی سلێمانی بۆ ئەمڕۆ بزانین کارمەندانی ئەم کەناڵە چۆن کارەکانیان ڕایی ئەکەن چۆن ئیشوکاری ڕۆژانەیان ئەکەن پیرۆزبایی خۆیان چۆن ئەگەێنن لەگەڵمان بن. جەماعەت کاگڕێباز ویستی خۆی بتزێتەوە ئەوە چی بوو؟ کاگڕێباز ویستی خۆی بتزێتەوە لەبەرەوەی ئەمڕۆ ئەو ئەرکی کێشاوەیە نەگرا جا کاگڕێباز ڕووبکەرە ئەو دیبێ زەحمەت پەیامی خۆت بگەیەنە سڵاوت لێبێ. سڵاو لە تۆ سپاس سەرەتا پیرۆزبایی لە هەموو برادرانەکەم لە هەموو هاوکارانەمان باش گرتمت. چۆن کاگڕێباز بزانم لەناو بێژەرەکانە کە لەگەڵ ئاچی بۆ دەرچوون ناو پەیامنێرەکانە بزانم لەگەڵ زیاتر لەگەڵ کامیانە مرتاحی حەزەکەی زیاتر دەرچوون لەگەڵ کامیانە بکەی عەفو ببوورە لەگەڵ کامیانە زیاتر مرتاحی ئیش لەگەڵ کامیانە زیاتر خۆشترە بەس دڵی کەسیشان عاجز مەکە. واللهی من ینی ئێمە هەمومان ینی هیچمان وەکو تەلەڤیزیۆن داوام ناکەین وەکو یەک تیم وەکو یەک عایلە داوام دەکەین لە ئیشەکە ڕێز هەیە هەمومان هاوکاری یەکین بۆ ینی بەڕاستی من ینی لە هیچیان ناڕازی نیم هەشە ینی جارجارە بەڵام هەیە لە بەرنامەیەکە نەک بەردەوامە بێ لە هیچیانەوە نین تۆ یەکێکی لەوانەیە کە هەمیشە خۆشحاڵم بەڕاستی لەگەڵ دەرچم ینی ئەوە بۆ هەموو پێشکەشکارەکان و پەیامنێرەکانی کەشەوەیە. بینەرانی عزیز لێرەوە یەنە کەناڵە جوانەکەی سلێمانی سەرەتا با لێرە و دەست پێ بکەین بزانین کەی لێیە هەموویان خەریکی ئیشن لێرە بەشی لێرە ستودیۆیە لەگەڵ کۆنتڕۆڵ کۆمەڵێک کارمەندی زۆر باش لێرە کار ئەکەن کۆمەڵێ مۆنتێری ماندوونەناس لێرە کار ئەکەن ئینجا من پێم خۆشە ئاماژە بۆ بم کە ئەم پرۆگرامە ئەو سەوتی منی شاواڵەکانە خەنمەوە ئەم پرۆگرامە بە دوو بەشێکین لەبەرەوەی هەموو کارمەندان ئەمڕۆ لێرە نەبوون بۆی مافی کەسیش نەخۆین هەر کەسێکیش حەز بکە پەیامی خۆی بگەێنێ ئێمە سوپاسیەکەین. اینجا کاک زەردەشتیش لێرەیە خۆی ژووری خۆی هەیە بز نازانم بۆ ئەمڕۆ هاتۆ بۆ ئێرە ماندووە کاک زەردەشت چۆنی حەزەکەی لە ژووری خۆت قسە بکەین یا لێرە؟ فەرقی نییە باشە حەزەکەی لە ژووری خۆت قساکەینەوە بۆی ژوورەکەت ماپشان بیت چەند کارمەند لای تۆ کارەکە دەستان خۆش بێ. سوپاس. کاگێ من گیان باشی یادی 15 ساڵەی دامەزراندنی کەناڵی سلێمانی لێ پیرۆز بێ لە خۆم و لە تەواوی کارمەندان و لە دەستەی بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی سلێمانی. زۆر سپاس. کاگێ من لە بەرنامەکان بە حوکمەوەی تۆ ڕۆژانە بەرنامەیەکی زۆر لێرە مۆنتاژەکەی هەم کاری پەیامنێرەکانی ژێنەوە لای تۆ کاری پێشکەشکارانی ژێتەوە لای تۆ بە هەمان شێوە هەواڵەکانی شێتەوە لای تۆ بزانم زیاتر لە پرۆگرامەکانە بە پرۆگرامی کێ زۆر بێزاری پرۆگرامی بۆم ڕۆقسەمان لەسەر قەنەمە باسی نەکەین سپاس بۆ هەموو ئەوانی کە لێرە کارەکەن و هەر من نیم ئەلبەتە چەند کارمەندی کێشمان هەیە لە بەشی مۆنتاژ کارەکەن و دەست و پەنجەی ئەوان هەمویان لە بەشی مۆنتاژە بە نەرمی هاتووە و ئیشی جوانیشەکەن دەستیان خۆش بێ ئەوەی کە هەیە بۆ بەرنامانش هەیە بە تێک ڕاکرێ ئەوە نییە بەرنامێک سابت بێت لای کەسێک بکرێ بۆ ئەوەی شەر مەسەڵەن تەنسیقی خۆمان وا بۆ بۆی کە هەرموو مۆنتێرێک ڕابێ بە هەموو جۆرە ئیشە کە بیکە ینی لێرە وەکو مەدرسەیەکی لێت بۆ ئەوەی کەسانی کە لێرە کارەکەن لە هەموو جۆرێک
لە هەموو فیلدێکا بزانێت کە ئیش و کاری خۆی چۆن چۆنێ و بیچیکە. لێرە هەواڵشەکەین هەواڵە بەرنامە ڕیپۆرتاژە هەمویان جێبەجێەکەین ئێمە و تا ئێسش گرفتێکمان نەبووە سواز بخوا کە منمێ بەڵام لە ئیشیشە هەنێ حاڵەت هەیە گرفتێتە پێشەوە مەسەرەن لە ڕووی تەکنیکی و گرفتی تەکنیکی بێتە پێشەوە بۆیە خۆشی تایە و ناخۆشی تایە لەو کاتەیە جاری وایە دوایە بێتە یادگاریەکی خۆشیان لەو کاتەیە زەحمەتە تێپەڕێنێ بەڵام خۆشمان بۆ باسکە بێ زەحمەت خۆت باست کرد ئێستا هیچم لە یاد نییە یادگاریەکیانی شتێک ئێستا لە چونکە سەرقاڵی ئیشم زۆر مەشغوڵ بووم بەڵام هەرەوەی ئەمڕۆ بێتە یادگاری بۆ چەند ساڵێکی داات و شڵا ئایندیا بۆتان باسەکەم ئیشەڵا زۆر سپاس دەکەین کاگێ من ئێمە ڕۆژانە تۆمان دووەکەین جێدەستت دیارە یەکێکی لە مۆنتێرە بەڕێزەکان یەکێکی لە مۆنتێرانی کە کاری زۆر جوان ئەکە هیوای بەردەوامی بۆ خوازم پامی کۆتایی چیا بزانین بۆ ساڵی بۆ یادی 15 ساڵی کەناڵی سلێمانی چیت هەیە پێت خۆشە چی بکرێ پیرۆزبایی لە هەموو کارمەندانەکەم بە تێکخراوە هیوادارم کە ساڵی ئایندەمان کە دێتە بەردەممان ساڵێکی پڕخێر و خۆشی تر بێ بۆ هەموو کارمەندەکانی ئێمە بۆ هەموو میدیاکارێک لەم شارەیە وە لە تاوای کوردستانە و هیوادارم ڕاگەاندن جارێکی کە مستاخێتی خۆی بگەڕێنەوە ناو خەڵکی و ئەو کارانەی کە ئێمەشیکەین کارێک بێت لە ئاست ئەوە بێ کە بینەرەکانمان جێت و محی ئەوان بین وە بینەرەکانمان لێ ڕازی بن ئەو کارێکی ئێمە یکەین فلتەرە ینی فلتەرکردنی کۆمەڵە شتە و سنوورێک دابنرە و لە بواری ڕاگەیان و ڕۆژنامەیە کە جارێکی کە بە لاڕێیان نەبرێ و ڕاگەاندن بەکارنێنرێ بۆ مەرامی خراپ بۆی کە کۆمەڵکە بەرەو هەڵدێربە سواز بۆ خۆکە ئێمە لەم تەلەڤیزیۆنە ماوەی هەموو ساڵەکە قسمەتمان کردووە هەموو لەم تەلەڤیزیۆنەوە لە چەند ڕاگەانی کە سەر بە پارتی دیموکراتی کوردستان بووە بە شانازیەوە کارێکمان نەکردووە کە ڕاگەاندن شێوەیەکی ناشرینی پیشان بین و هەمیشە لە چوارچێوە و لە ئەتیکێتی کاری ڕۆژنامەنووسی خۆمانە کارمان کردووە و هیوادارم هەر لەو ڕێبازا بەردەوامین و کاری ئێمەش کاری ئەوەیە کە حقیقەتەکان وەکو خۆی وە کاری میدیاییش وە خۆی جێبەجێکەین لەگەڵ ئەوەیشا ئەگەر بەرنامێکی تەرفی و هونەری هەبوو بێ توانی بێتمان خەندە و خۆشیە بخێنە سەر لێوی بینەرەکانمان هیوادارم کە ساڵی ئایندە ساڵێکی پڕخێر و خۆشی بێ هەم بۆ تەواوی میلەتی کورد و بۆ تەواوی کارمەندانی خۆمان زۆر باشە زۆر سپاس کاگێ من گیانجامە هەواڵەکانی منیشە سەوتیشم ناخۆشە سەوتم خۆشەیان ناکاگێم گردنم ئازاکە ها زوو هەواڵەکانە بۆ غەڵەتەکەم هەر من نیم وانە جاها کاگێ من چۆن کۆمپیوتەرەکانم هەمووی داگیر کردو ئەمەش بەرنامەی منە چیرۆکی ژیانی من ئەگەر لێە دەسم بەسەر هەمویان گرتووە هەر ئەمە ماوە ئەوە ئیشێکی تری تایە بەس ئەمڕۆ نەکرا خەی ناکە زۆر سپاس کاگێ من گیان جەماعە دەرچەند زۆر تووڕم بەڕاستی ئەم دوانم بە زۆر هێناوە قسەیان پێەکەم یعنی بۆ کاگرە باس تووڕە ببم ئەی بنیە معنی من ئەبێ بە زۆر ئێوە بێنم جەماعەت ئێرە بەشی هەواڵ و نووسینە پەیامنێرانیش بە هەمان شێوە لەم ژوورن ئێمە بەیەکەوە کارەکان ئەەکەین لەبەرەوەی نووسین و پەیامنێران هەردووکانێک پەیامیان هەیە و زۆربەی کات ئێمە ئیشەکانمان بەیەکەوەیە چینە لای کاگەرسەلانێکێکە لە بێژەر و پێشکەشکارە باشەکانی ئەم کەناڵە پرۆگرامێکی هەیە بە ناوی ڕووماڵی هەفتە پرۆگرامێکی بە ناوی ڕووماڵی هەفتە کە هەفتانە پێشکەشی ئەەکە
ئەم پرۆگرامی کاگەرسەلان باخۆم باسیکەم کە میوانی زۆر باشە هێنێتە کەناڵەکەەوە و عیلاقاتێکی زۆر باشی هەیە. پێم خۆشە خۆی لە زاری خۆی وەکسە بکە و پەیامی خۆی بگەێنێ. کاگەرسەلانم کاتەوە باش. ئەم کاتت باش پەشێخان بەخێربێی سپاس بۆ جەنابەت بە ناوی خۆمەوە پیرۆزبای لە تەواوی کارمەندانەکەم بە بۆنەی تێپەڕبوونی 15 ساڵ بەسەر لە دایکبوونی کەناڵی دایک بێگومان کەناڵی سلێمانی ئەوەی لای ڕۆژنامەنووسان ئاشکرایە ئەم کەناڵە هەمیشە دەواازەیەکی گرنگ بۆ پێکاندی ڕۆژنامەنووس ئەوانەیە کە ئێستا لە کەناڵەکانی دەرەوەی ئێرەش ئیش دەکەن ئەو ڕاستێ ناشارنەوە کە یەکەم دەواازەی کارکردنیان ئەم کەناڵە بووە. بۆیە ئێمە بە شانازیەوە کە وەکو یەک تیم هەمومان بە هەمانگیەکی باشەوە کارمان کردو بۆ سەرخستنی ئەو پەیامی کە حیزب ئێمە ڕاستپاردووە کە پەیامی پارتی دیموکراتی کوردستان لە چوارچێوەی دەستگای ڕۆژمیر و ڕاگەیاندنی پارتی. سپاس بۆ وەسپش کە بۆ بەرنامەکە کردێت حتمما خۆشم ناتوانم حەقی پێ بم کە بەڕێز باست کرد بێگومان ئینسان کاتێک کە ئیش دەکات دەبێت بەو پەڕی وجود و توانای خۆیەوە هەڵ بۆ سەرخستنی پیشەکەی بە ئەگەر کردت دەبێت بە باشی بیکەی و ئەگەر نا میکە و خەڵکیش هیچ چاوەڕوانێکی لێ تۆ نابێ ئەو کات. بۆیە گرنگ دڵسۆزی گرنگ خۆپەروەردەکردنە حتمما کاتێک کە تۆ دەچیتە بەردەم شاشەی کەناڵ مڵکی خۆدنی مڵکی ئەو بینەرەی چیت پێ بۆ ئەم بینەرە. بۆیە دەبێت ڕۆژ بە ڕۆژ بە پێی گۆڕانکارەکانی سەردەم ئەپدەیتی تازە و خۆمان پڕچەکەین بە زانیاری نوێ و ئەو بابەتانەی کە لە خزمەتی هاوڵاتیە ئەوانە بکەین بە ئەولێتی کارکردنی داهاتوومان. زۆر ڕاستە کاگەرسەلان پێم خۆشە بزانم لە ساڵی نوێی کارکردنی کەناڵەکەیە هیچ پرۆگرامێکی نوێت هەیە بەدەستەوە ینی یا لەسەر ئەم پرۆگرامی خۆت بەردەوام ببی هیچ ئەپدێتێکی تازە ئەدەی بە پرۆگرامەکە دیای خۆت هەر لەسەر ئەو ڕتمێکە لە سەرەتاوە دەستت پێ کردووە تا ئێستا زۆر بەباشی هێناوتە. پرسیارێکی جوانە حتمما لەگەڵ گۆڕانی سەردەم و پێشکەوتنەکان خواستی وڵاتی و بینەری زیاتر دەبێت و دەبێت یەکێک لە ئامانجەکانی مانەوەی هەر ڕاگەاندکارێک وە بەرنمەیەک مانەوەی بەزیندوی ئەوەیە کە خواستی ئەم بینەرە تێرکەی بێگومانێکێک لە ئامانجەکانی من ئەوەیە کە لە چوارچەوەی کارەکانی داهاتوویەکێک لە گۆڕانکارەکانەوەی کە ئەم بەرنامە لە شێواز و فۆرمێکی دیکە بەڵام بە هەمان ناوەڕۆک چونکم حتمما بەرنمەکە من تەوەری گرنگی ڕۆژ لەخۆ دەگرێت ئەم تەوەرانە هەمیشە تەوەرێکی دووبارە بوون کە هاوڵاتی پێویستی پێی زانیاری لە بارانەوەی بەڵام ئەمە بەو مانایە نایەت کە فۆرمی تەواوی ئیشکردنەکە بگۆڕم بەڵام حتمما گۆڕانکاری دەبێت و گۆڕانکارێکە ئایا لە جۆری پێشەشکردن بێت و لە جۆری فراونکردنی تەوری بەرنمەکان بێ حتمما لە بەرنامی کاردایە. باشە زۆر باشە وای سەرگەوتنە بۆ خواست بکەم پەشێوخان گلەیەکە هەبوو نازەمە گلەیە لە چی بوو وتم وا هیلاکی بووم و ڕەنگە ئەگەر خۆزیێکی شەو بێ حەقی خۆمە نابێ خۆ دزینەوە نابێت لەبەرەوەی مەساڵاتی تەلەڤیزیۆنە ئەو شتانە نیانی نابێت ئەی چۆن ئەزانی چی پرسیارەکە و بیربردنەوە ئەرسەلان وەڵای بیرم چوێەوە تازە ئەرسەلان تۆ ڕۆژانە حکومێ من و تۆ داوامان بەیەکەوە ئەو شوێنی منە لە کاتی هەواڵە گفتوگۆکەین پێش بەرنامە گفتوگۆکەین ئەمیشاڵێ بێ بەرنامە هەمیشە منیش ئەوە وتووە کە بەرنامە خۆ ئامادەکردنەوێ سعی ئەوێت دایمە تۆڵی سعی ئەوێت بزانم چۆن خۆ ئاماداکەی بۆ پرۆگرام. وەڵا بێگومان یعنی قورسترین پرۆسە لە پێشکەشکردنی بەرنامە ئامادەکردنەکەیەتی تۆ کاتێک بۆ نمونە تەوەرێک هەڵدەبژێری ئەم تەوەرە حتمما تەوەری گەرمی ڕۆژە و هاوڵاتی دەوێت زانیاری لەبارەیەوە هەبێت بۆیە تۆ ناکرێ عنی بەهاکازایی بەسەرپێی خۆت پێی بەناو بەرنمەکە هیچ زانیاری و معلومەیەکت پێ نەبێ بۆیە کۆمەڵێک سێرچەیە بە تایبەتی لە سەرکردنی ئەو بەرنامانەی کە پێشتر میوانتیایە بەشدار بووە بۆ ئەوەی ئەگەر قسەیەکی کرد لە بەرنمەکە بزانی کە پێشووتر ئەم بۆچوونەی هەیە بۆ ئێستا ئەم بۆچوونەی هەیە ئیتر حتمما ئەوێت بەدەل لەوە باگراوندی ڕۆشنبیری خۆ دەورێکی ئەساسی هەیە لەم بابەتەدا بۆیە لە لای من حتمما ئامادەکاری بۆ پێشکەشکردنی بەرنامە و ئامادەکردنی تەوەرەکە قورسترین پرۆسەیە لە چوارچێوەی پێشکەشکردنی بەرنامە بۆیە بەردەوام سێرچەکەم سعیەکەم. خۆش بە زۆر سوپاس کاگەرسەلان ماندوو نەبیت هەر سەرکەوتوبی وەک پێشتر ئاماژەم پێکرد کە ژووری نووسین و هەواڵ لەکە پەیامنێرانە کاکە پێشڕە و یەکێکە لە پەیامنێرە زۆر باشەکانی کەناڵەکەمان یەکێکە لەو کەسانی کە هەمومان خۆشمانەوێت کەسێکی زۆر بەڕێزە هەموو ڕۆژێ ئەو ڕۆژانی کە دەوامی هەیە
بزانم لەکوێ تۆی پێشڕەوگیان لە شارە زۆرەوە. هەموو ڕۆژێ ئەم کوڕە جوانەمان لە شارە زورەوەی بۆ کەناڵی سلێمانی ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ هەموو شارە زور بە خۆشمەوە. سپاس یادی 15 ساڵی کەناڵی سلێمانی لێ پیرۆز بێ. سپاس لە ئێوە و لە بینەرانیش پیرۆز بێ. ئەمە یادی 15 ساڵی دامەزراندنی کەناڵی سلێمانی سەرەتا لە تەواوی بینەرە خۆشەویستەکانمان پیرۆز بکەم و بە تایبەت لە بەڕێوەبەر و کارمەندانی کەناڵەکە و لە بەڕێزیشتان پیرۆز بێ. سپاس لە ئێوەش پیرۆز بێ. بزانم کاکە پێشڕۆتۆ و پامنێرێک پرۆگرامێکت هەبوو پێشتر هیچ لە بەرنامەتانیە کە ئەم پرۆگرامە بە ئەپدەیتێکی تازە یاخود لە بەرگێکی تازەیە پرۆگرامێکی تازە پێشکەش بکەیت عفو لە کاری ئەوەی کە تۆ پامنێری کار پیشەی سەرەکیت پامنێرە پرۆگرامێکی تایبەتیشە دەبێ بەخۆت بەتەکیت پیشەی سەرەکی من پامنێریە بەڵام ئێمە لەگەڵ کاری پامنێری بەرنامەش ئەکەین بەتەکیت بۆ ئایندە بەرنامەی کەمان ئەبێت ئینشاءڵڵا وەک چۆن لە ڕابردوودا توانیمانە بە پەیڕەوکردنی ئیتیک و یاسای ڕۆژنامانی خزمەتی بینەرەکانی خۆمان بکەین و بە هەمان نەمات بە هەمان گڕوتین ئینشاءڵڵا لە ئایندەدا هەر خزمەتی بینەرەکانمانەکەین بە بەرنامە و کار و پرۆژەینەوە ئینشاءڵڵا. باشە زوو شەڕیشمانە بێت ناوە شەڕی خوشک و براییە باشە لەسەر ئیشەکەی ناکە ئەمە زوو من و پێشڕە و شەڕمانە بێت لە بەرەوەی دایمە ئەچێ بۆ ئیش منیش کاتی بەرنامەدا ئەنێم داوا لێبوورنەکەم پێشڕەوگیان زۆر زۆر سپاس مادوومان کردی طبعاً لێرە زۆر کارمەندی تر لێرە کارەکە لە بەشی نووسین بێستونمان هەیە کۆسرەتمانەیە کە لە پامنێرانیشە هەروەها دانا زریان چۆمان ئەمانە پامنێرن کە بەداخەوە دانا ماوەیەکی زۆرە مۆڵەتی وەرگرتۆ بەهۆی ئەوەی کە باوکی بەڕێزیان تەندروستی خراپە ئیشەڵڵا بە دڵخۆشیە گەڕێتەوە لامان کاکە دانا و تەندروستێکی باشیش بۆ باوکی ئازیزیان. ستودیۆیە حەزەکەم شانتان بەم لە ئێستا زۆرێک لە پرۆگرامەکان ئەوانەی کە لە دەرەوە ئەکرێن و ئەوانەی لە ناو ستودیۆ شەکرێن ئەمە دیکۆری پرۆگرامەکەی ئەرسەلانە ڕووماڵی هەفتە بە هەماشیەومە پرۆگرامی ڕاڤەی لێ پێشکەشەکرێ کاک سەربەست لێرەش پرۆگرامی ئێوارەی سلێمانی تۆمار ئەکرێ زۆر ئەمەش پرۆگرامێکی تازەمانە وەرزشیە کاکسیدات هەڵە نەبم پێشکەش یەکات تەوان ئەمە ئێوارەیە زۆربەی کارمەندەکان ڕۆشتونەتەوە و بەرنامەش کراوە جا دایمە بەشی کۆنتڕۆڵن تکایە دەرگاکەدا بخەن با دەرگاکەدا بخەم لێرەوە چی بۆ بەشی هەواڵ مەبزانم لە دەرەوەن با بێنەوە قسەیەکیان لەگەڵاکەن بەشی مسەوەڕینە ئەمڕۆ پێشەوا ئیجازەیە وانە کاگرەباس پێشەوا ئیجازەیە لێرە نیە کاگرەبازەوە لە قافا گرتمان لە ناو مەسعەدەکەیە ئێرەش بەشی پەخش و ئەرشیفە سڵاوتان لێبێ کاک زەردەشت سڵاوت لێبێ ئەم کاتە و باش سپاس مەمنون کاک زەردەشت لە کۆنتڕۆڵش کەمێک قسەمان کرد بەڵام پێم خۆشە زیاتر قسە بکەین لەسەر ئیشەکەت و پەیامی پیرۆزبایی خۆت بگەێنیت پیرۆزبایی خۆم ڕاستەی خۆم یەکەم جار بەڕێوەبەری تەلەڤیزیۆن کارمەندەکان هەموو کارمەندەکان بێ جیاوازی دەست و چاوتان خۆش بێ هیوادارم بەرەو پێش بچین ئینشەڵڵا چەند ساڵێکی زۆرە لەم بوارە ئیشەکەین ئەوەی توانیمانە بە پێی توان ناکردومانە
ئیشەڵڵا بەردەوام بی. تاوان کاک زەردە شتێکێکە لەو کارمەندانەی کە نەڵم خۆی دانیشتووە زۆر زۆر بە سەلیقەیە و زۆر ماندووە هەنێک کات ئیشی زۆربەی شوێنەکانی تریژەکە ینی ئیشی زۆربەی بەشەکانی تریژ ئەکا بە شانازیە و بێ ئەوەی ماندووش بێ بەپێی توانە بڕۆکە زیاتریش بۆ نەڵم مجاملەیە هەمیشە کە شتێکی شەمویسی بە یەکسەر ینی کاک زەردەش گەڕاوە بەرنامەیە شتێ لە ئەرشیڤ دەریهێناوە بۆمان دەستەکانی خۆش بێ کاک زەردەش کەیتر لێرە لەگەڵ تۆ کارەکەت خات و دیلمان لێرە خات و دیلمان لە بەشی تەنسیق من و خات و دیلمانین لە بەشی پەخشیش کارمەندمان زیاترە جارێ نەهاتوون بەس کاک کارمەندێ لە پەخش داوامەکە جارێ زۆر بۆ جەماعەتی پەخش بۆ ئێمە بەسم لەوە بوو بەس کاکاکۆ لێرە بوو ڕۆشت بەسەوە هەر ئەرەی دۆزینەوە خەمە نەبێ کاک زەردەش زۆر سوپاس مەمنون زۆر سوپاس ئازێتمان نای زۆر سوپاس دووبارە پیرۆزە بەڕێزان پێم خۆشە بڕملای کاگامانج بەڕێوبەری کەناڵی سلێمانی ماوەی زیاتر لە 10 ساڵە بەڕێزیان بەڕێوبەرن پێم خۆشە بڕین ئیشی شەکا بزانین کاگامان سڵاوت لێبێ باشی کاگامانج ببوورەگە لە کاری ش بکەین سەرەتا سڵاوت لێبێ سڵاو لێوەش بەخێر بێن سپاس بە بۆنەی یادی دامەزراندنی 15 ساڵی کەناڵی سلێمانی پێمان خۆشە پیرۆزبای خۆت بگەێنیت لە بۆنەی 15 ساڵ یادی پەخشی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی پیرۆزبایی گەرمم لە بینەرانی ئازیز و لە ستاف و کارمەندانی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی یەکەم هە لێرەوە بە پێویستی هێزانم بە دەرفەتی هێزانمەوە ڕابگەێنم کە بەڵێنین بە لەگەڵ هەموو کارمەندانی ئەم کەناڵە پێکڕا وەک خانەوادەی ئەم کەناڵە کە بە گوڕوتین و گوستاغێکی نوێەوە جارێکی تر بە پرۆژەی میدیایی نوێەوە لەگەڵ ئەم شاشە ڕەنگینەیە بەردەوام بین هەروەک چۆن لە ڕابردووە بەردەوام پرۆگرامەکانی خۆمان ئەپدەیت کردوێتەوە بەڵام دەرفەتە لەم بۆنەیە شاکە سەر لە نوێ ئەپدەیتی کەناڵەکە بکەینەوە بە چەشنی نوێ پرۆگرامی نوێ بەڵام پشت ئەستور بە چەمچی بەرپرسیارەتی میدیایی و ڕوو لە وشاری نەتەوەی باشە کاگامانج پێم خۆشە بزانم ئەو پرۆگرامانە یاخود ئەو بابەتانی کە زیاتر لە ساڵی نوێی دامەزراندنی کەناڵەکە یا زیاتر پەخش ئەکرێت و ئاماژەت پێکرد بزانین چین و بە ئەرکی زیاتری ئێمە لە چیایە لە ڕاستی ئەوەی کە هەیە و حزوری ئەم کەناڵە زیاتر شوناسی لە کەناڵێکی ڕۆشنگەری گشتیە خۆی بینێتەوە لەو میانەیە خۆی بینێتەوە بۆیە لەسەر هەموو سێکتەرە جیاوازەکان کارەکە ئەگەر لەلایەک هەنگاوی نابێ بەرەو دیدگای سیاسی و قسەکردن لەبارەی سیاسیەوە لە لایشی ترەوە لەسەر سێکتەرەکانی تر بۆ نمونە لایانی کۆمەڵایەتی سۆسیۆلۆژی لە لایشکەوە مەسەلەی سپۆرت وەرزش و ئەوەی کە لایەنیشی تر هەبێ سێکتەرێکی تر کە زۆر زیندوە لەناو شاشەکەیە ئەنتەرتێمنتە کە ئێوە خۆشتان لەو بوارەیە کارەکە بۆ ئەم ساڵ ئێمە بڕیار وایە کە جیالەوەی لەسەر ئاستی ڕوونمای کەناڵەکە کارەکەین باەخی تەواو بە نیو میدیاژین هەروەک بە پێویستی زام لێرەوە لە ڕێی ئەم مایکەوە ڕابگەێنم کە ئەم ساڵ پێکی فەرمی خۆمان لە بۆنەی 15 ساڵیادا پێکی فەرمی خۆمان جا لە پلاتفۆرمەکانی تری نیو میدیا وەک ماڵپڕی فەرمی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی ڕاگەێنین هاوکات لەسەر ئاستی شاشەکەش پیاچنەوە بە هەموو پرۆگرامەکانە کراوە بە خۆشە ئاگاولیە و بەشێک لە بەرنمەکانی ئێمە زیاتر پەیوەندی بە گفتوگۆ هەبووە گەرمکردنی گفتوگۆ بووە و قسە باس بووە لەبارەی ئەو دۆخی کە مواکەبەی ئەو دۆخە و ئەو قۆناغانی کە هاتوتە پێشەوە لە ڕێی گفتوگۆ سازکراوە بەڵام لە ئەم ساڵا بەشێک لە پرۆژەکانمان ئاڵوگۆڕێکی تری بەسەریە کە زیاتر مەیدانیە بێ زیندووە بێ و
پەیوەندی بە شەقامەوە بێ و پێشم باشە هەموو ئەوەی کە هەیە و ئەودێتی کە ئیکەین و ئەوەی کە خۆمانی بۆ ئاماداکەین لێرە هەمووی ڕانەگەین با بینەر خۆی دەرچی پێ بکە چونکە هەمیشە خەمی میدیا لەوەیە کە چۆن میانەیەک لەگە بینەرەکانی ئادۆزێتەوە بۆ ئێمە شەرواکەین. زۆر زۆر سپاس کاگامانج داوان ئەمە ئاماژە بۆ بکەم کە ئەم ژورەی کاگامانج گەر کارمەندەکان دڵگرانییان هەبێ شتێک هەبێت کەم بۆ لای کاگامانج هەمومان سار دەکاتەوە پێی خۆشەکە هیچ ناکۆکی و هیچ ناخۆشی و هیچ شتێک لە کەناڵەکەی ڕوونەیە هەمیشە لە کاتی کۆبوونەوەکانە کازانە کارمەندەکان تۆزێ تووڕەبوونیا شتێ بڵێ با ڕیزیە چابێت چاشە بۆ بان نەکردین کاگامانج بازان پێشەوە هەر کات نەژۆ خۆتان ڕەتان کردەوە بەڵام ئەوەی کە پەیوەندی بەوەیە ڕاستە ئەوان کارکتەری میدیای هەمیشە بە جۆر لە جۆرەکان سترێسی هەیە بە منیشەوە ڕەنگاوی کە زۆرترین سترێسی بێ من بم ئەوە پەیوەندی بە ئاستی خەمخۆری کارکتەری میدیایەوە هەیە پەیوەندی بە ئەو پرۆژە میدیاوەیە کە لە ناویە ئیژەکە چکە پیشەی میدیا پیشەیەکی زۆر قورسە گرانە و میشە تووشی سترێس دەکا بەڵام ئێمە بە جۆری ئەوەی کە لە میدیا کارەکەین ئەبێ یەک تیم بین و هاوڕێیانە ڕەفتار بکەین بۆی ئەگەر لە جەیەک کێشەیەکە بێت لە جێیشکە کاڵی بکەینەوە و هەمیشە میانێکی گەرم و گوڕ لە نێوان کارمەندانە هەبێ ئەوە مەراقی هەموو ئەوانەیە کە قیادی تیمێکەکەن بە منیشەوە. زۆر زۆر سپاس دەکەین کاگامان جوای بەردەوامیت بۆ خوازین و زۆر سپاس دووبارە زۆر سپاس ممنون. ئێستاڕم بۆ لای کاک جەمالێکێکە لەو وێنەگرە بەڕێزانی کە ساڵانێکی زۆرە لێرە کار ئەکا کاک جەمال سڵاو لێبێ زۆر سپاس بەخێر بێت بڵێم کاک جەمال یا شێخ جەمال فەرق ناکە ناسراوەکە وا ناسراوم زیاتر بە شێخ جەمال ئاساییە. شێخ جەمال بزان پیرۆزبایی بەڕێستان چییە بۆ یادی دامەزراندنی کەناڵی سلێمانی؟ سەرەتا دەستان خۆش بماندوو نەبن. تەلەڤیزیۆنی سلێمانی ساڵیادێتی پیرۆزبایی ساڵیادی تەلەڤیزیۆن لە دەستەی بەڕێوەبەر و کارمەندانی تەلەڤیزیۆنی سلێمانی و جەماوەری خۆشەویست دەکەم ئەو بینەرەی کە چاوی خۆیان ماندووەکەن بە دیار ئەم تەلەڤیزیۆنە بۆ ئەوی بتوانن چ معلوماتێک یاخود چ ڕووداوێک هەیە لە تەلەڤیزیۆن سەیرەکەن و وەکو هەواڵ بۆی ئاگاداری پەخشەکەمان بن. زۆر باشە کاک جەمال بزانم حەزەکەی لە ساڵیادی تەلەڤیزیۆنە چی بکرێت چی باشە بکرێت وەکو کامێرامانێک کە ساڵانێکی زۆرە لەم کەناڵە کار ئەەکەیت؟ من وەکو بەشەکەی خۆمان کارمەندەکانمان دەستیان خۆش بێ هەمووی کاری باشیان کردووە بەرنامەی باشیان کردووە هەمووی ئەکتیڤن لە کاری ڕۆژنامەوانیشدا ئەتیکی ڕۆژنامەوانیان کردووە و کاری باشیان کردووە و پێویستە لە ساڵی داهاتوشدا کە ئێستا هەر بەردەوامە تەلەڤیزیۆنی سلێمانی کاری باشتر بکرێ و بەرنامەی باشتر و پەخشی باشتر بکرێ بۆ سەرتاسەری کوردستان. هەروابێ زۆر سپاس کاک جەمال ماندوومان کردی ماندوو نەبی لە شەساغ بە سپاس بۆش پیرۆزبایی لە ئێوەشەکەم بەخێر بێن سەد چاو. دووبارە سڵاوتان لەبێت لە بەشی دووەمی ڕەپۆرتاژەکەمانە ئەو کارمەندانی دیکە بەسەرەکەینەوەکە لە شەفتی دووهەمە کار دەکەن یەکێک لەو کارمەندە ماندوو لە ناسانە خات و زریانە کە پەیامنیر و پێشکەشکارە لە کەناڵی ئێمە. خات و زریان سڵاوت لێبێ. سڵاو پەشێکیان سڵاو لە چۆ لە تەواوی بینەرانی کەناڵی سلێمانی. بۆ یادی 15 ساڵەی دامەزراندنی کەناڵی سلێمانی چی دەیە؟
پیرۆزبایی یەکەم لە تەواوی کارمەندان لە توێ خۆشەویست و تەواوی پامنێر و پێشکەشکاران و برادەرانی ماندوورە ناسی پشکامێرە و ساف و بەڕێوەبەر و ئیدارەی کەناڵەکە هیوایەوە خوازم کە ساڵی داهاتوو ببێتە ساڵی سەرکەوتنی زیاتر و بەرەو پێشچوونی زیاتر بۆ هەموو لایەک هەمووان دەست لە ناو دەست وا بکەین کە ئەم کەناڵە جوانە کە کەناڵی سلێمانی و ناوی سلێمانی جوانی هەڵگرتووە ببێتە پێشەنگ و یەکێک لە کەناڵە زۆر جوان و تایبەتەکان. ئینشەڵڵا هەروابێ خات و زریان بە حکمەوەی بەڕێستان ئەم پەیامنێرن هەم پێشکەشکاری شنێکێکن لە پێشکەشکارە سەرکەوتوەکان کە ئێواری سلێمانی پێشکەشەکەین هەردووکمان بەیەکەوە لەگە خاتونێکی دیکە خاتو ئەشکان زیاتر تۆ بەکاری پەیامنێری ناسراویت لە پەیامنێریەوە پێشکەشکاری شت هەڵبژاردە پێم خۆشە بزانم زیاتر حەز بە کامیان ئەەکەی لەو دوو پیشەیە خۆت لە کامیانە زیاتر ئەبینیتەوە. پەشێوگیان سەرەتا کە هاتوومەتە کەناڵی سلێمانی دەستم بەکار کردەوە بە پەیامنێری دەستم کردەوە پەیامنێریش یەکێکە لە کارە زۆر جوانەکان کەەوە ئەکات بەڕاستی بچیتە ناو کاری ڕاگەاندن و سەرکەوتوتر بیت و لە دوای ئەوە پێشکەشکاریم هەڵبژارد بۆیە هەردووکی بۆ من تەسەورەکەم هەردووکی خۆم تیابینیەوە بۆیە هەڵم بژاردووە ڕاستە پەیامنێریەکە ماندووتر ئەبی بە حکمی ئەوەی تۆ ڕۆژانە لەگەڵ کاروبارەکانە ئەبێ بجۆڵیتەوانێ و بڕیتە دەروبیتەوە و واتە بێت هەردوو کارەکە بکەی هەم مەدانێکە هەم لە ناوەشۆ ئێستا بۆ منەوە کارە مێناوەتە بە لێرە دانیشم خەریکی کارەکەش بم پێشکەشکاری کاری ستۆدیۆ ڕەنگە ئاسانتر بێت بەڵام و گەزانی من ماوەیەک پێشکەشکاری پرۆگرامی گەشتی زریان بووم کە ئەچوومە گوندەکان بەڕاستی هیلاک ئەبووم ینی ڕاستە یەکێکە لە کارە زۆر ماندوو بوونەکان ینی زۆر ماندوو ئەبووی بەڵام بەڕاستی چێژی هەبوو ینی ئەو کاری کە زۆر ماندۆوی چێژی زیاترە بەڕێ بەتەکید لەگەڵ ئەوە شاکە پرۆگرامێکی زۆر پڕبینەر بوو هەم لە پەیجەکەش هەم لە تەلەڤزیۆنیش کە خەڵک زۆر داوایانە کرد و ڤیوەکی زۆر باشی هەبوو ئەو پرۆگرامە لە ساڵی نوێی دامەزراندنی کەناڵەکەیە لە بەرنامەتان نییە ئەم پرۆگرامە بە شێوازێکی جوانتر پێشکەش بکرێتەوە ماوەیەکە وەستاوە ئەو کەناڵە یاخود پرۆگرامی تازە چییە بۆ ساڵی نوێ؟ بێگومان ئەو پرۆگرامێکی بگو لەو پرۆگرامانی کە بینەرێکی زۆری هەبوو داواکاریکی زۆری لەسەر ئێستاشی پێوە بێت ینی زۆر داوام لێ ئەەکەن دەست پێ بکەینەوە بەڵام هۆکاری ڕاگررتنەکەی ئەوە بوو کە زۆر ماندوو بووین پێمان خۆش بوو بە شێوازێکی تر ئەو بەرنامەی ئێستا لە زۆربەی کەناڵ پێشکەش ئەکرێ جەشتی زۆر و بۆریش بە کەڵک نایەت پێمان خۆش بوو نوێکاری تا بکەین بە شێوازێکی جیاوازتر لە پێشوو دەست پێ بکەینەوە بۆیە ئەگەر بتوانین ئینشاءالله لە ساڵی نوێی باڵێن دەستپێکی کاری کەناڵەکەماندا بە شێوازیەکی تر و بە شێوازێک کە پڕبینەرتر بێت دەست پێ دەکەینەوە ئەوشی تر با سوپرایز بێ هەمووی باز نەکەین بۆ بینەر بێگومان لە هەر ساڵێکی کارکردنمانە ئەمە بیرۆکەی زیاترمانە بێت هەوڵی زیاتر دەین بۆی بەرنامە و پرۆگرامی زیاتر بدەین بە بینەری خۆمان زۆر باشی وای سەرکەوتنە بۆ خوازم زریانگیان دەستان خۆش بێ و ماندوو نەبن دەکەم لەشی ئێوە ساخ بێت هیوایەوە خوازم کە هەمووان پێکەوە کاری زۆر جوانتر بکەین هەروە زۆر سپاس دەکەین زریانگیان خانوەرە شیرین خان چۆنی تۆ چۆنی بە قورآن باشی بەخێر بێسەر چاو خۆش پیرۆزبایشتان لێ یەکەم و لە تۆش پیرۆز لە هەموو ئەوانەی کە ڕۆیشتونەتە دەرەوەوانەی کە لێرەن زۆر پیرۆزبایان لێ یەکەم و شیرین خان و کودایکی هەمومان وایە باجێکی زۆر ڕێک و پێکە و جا لێرەوە ئەڕۆین بۆ لای ئەتر چییە وەڵا شیرینخان قسەی ناکرد بەجێ سا حەزەکە شتیتر باسکە لێرەوە ئەڕۆین بۆ لای کاکمەریوان بەڕێزیان جێگری بەڕێوەبەرن ماوەی چەند ساڵەکە لێرە کار ئەکەنەوە چۆمان لێرە دیسان ژووری دووەمی تۆیە وەڵا ژووری دووەمی هەموومانە ئێرە کاکمەریوانگیان ئەم کاتەوە باش زۆر سپاس سپاس بۆ تۆش ساڵیادی دامەزراندنی کەناڵی سلێمانی لێ پیرۆزەکەم زۆر سپاس ساڵیادی دامەزراندنی کەناڵەکەمان لە تۆ و لە خۆمان و لە سەرجەم کارمەندان و
ڕۆژنامە نووسان و هەروە بینەرەکانیشمان پیرۆز بێت. سپاس دەکەم پێم خۆشە بەڕێستان وەک ئەوەی کە جێگری بەڕێوبەرن بەرپرسیارەتێکی گەورەتان لە ئەستۆیە پێم خۆشە بزانم لە ساڵیادی دامەزراندنی کەناڵەکە ئەو ئەپدەیتانە چییە کە ئەدرێ بە کارمەندان و بە بەرنامەکان ئیشوکاری نوێ چییە بۆ کەناڵەکە؟ بەڵێ وەکو هەموو لایەکەزانن ئەرکی میدیا گەیاندنی هەواڵ و زانیاری و ئەوەیە بە بینەرەکانی ینی ئەرکی میدیا تەنها ئەوەیەوە ئەرکی میدیا بەشێکیشی هۆشیاریە و بەشێکی گەیاندنی ئەو پەیامانەیە کە ئەوێ بیگەێنێ هەموو کەناڵێکی میدیایی کاتێک کە کار ئەکات پێویستی بەوەیە مانگانە یاخود ساڵانە بەپێی ئەو پلانی کە دایناوە ئەبدەیت لە بەرنمەکانی لە پرۆگرامەکانی حتا لە سیاست و نەهجی کەناڵەکە بکە بێگومان کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی کە ماوەی 15 ساڵە بە ناوی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی و پەخش دەکا بەردەوام ئەبدەیتی نوێی هەبووە هەندێک لە ئەبدەیتەکان ساڵانە بووە هەندێک لە ئەبدەیتەکان وەرزانە یاخود 6 مانگ جارێک بووە بۆیە بەردەوام ئێمە خۆمان لەگەڵ دنیای نوێ و لەگەڵ پێویستی نوێەکانی بینەرەکانمان کۆمەڵگەکەمان وڵاتەکەمان گونجاندووە بۆ ئەوەی باشترین پێشکەش بە بینەرەکانمان بکەین کە لەسەر نەهجی یاخود لەسەر بنەمای پابەندێتیان بەرپرسیارەتی کۆمەڵایەتی کارمان کردووە و پشکی شێرمان بەردەکەوێت لەوەی کە ئێمە ماوەی چەندین ساڵە هەواڵی دروست زانیاری دروست و ڕۆشنبیرێکی دروست و کەڵچەرێکی دروستمان بە بینەرەکانمان بە هاوڵاتیانمان بە نیشتیمانەکەمان گەیاندووە. کاک مەریوان ئەم کەناڵی سلێمانی پێشتر پێش ئەم 15 ساڵە لەژێر چەند ناوێکی ترە کاری کردووە پێم خۆشە ئاماژەیەک بە کورتی ئەومان بۆ باس بکەیت. کەناڵی سلێمانی ئەگەر بۆ دوورتر بگەڕێنەوە مێژوویەکی دوورتری هەر هەردووە ڕاپەڕینەوە کاتێک کە لە ساڵی 92 کەناڵێک لە سلێمانی دروستە بە ناوی KTV سلێمانیەوە پەخشی بەرنمەکانی دەکات و لە دوای ئەو بەروارەوە یاخود لە دوای ئەوە کە نامێنێت لە سلێمانی لە دوای 2004ەوە لە بە دیاریکراوی لە 24 ساڵی 2004 KTV سلێمانی دروستە بێتەوە و دەست بە پەخشی بەرنمەکانیەکە KTV باوڵێن سەرتاسەری بوو لەو کاتەیە ئەم تەلەڤیزۆنە بەو ناوەوە تەمەنی تەنها چەند ساڵێک و چەند مانگێک بوو لە دوای ساڵی 2005ەوە لە 13/6 2005 کاتێک کەناڵی ئاسمانی زاگرۆز دامەزرا کەناڵی KTV سلێمانی بوو بە بەشێک لە کەناڵی ئاسمانی زاگرۆز و لە پاڵ کەناڵی لەوەی کە نووسینگەی کەناڵی ئاسمانی زاگرۆز بوو یاخود ستۆدیۆی کەناڵی ئاسمانی زاگرۆز بوو لە سلێمانی و پەخشی بەرنمەکانی خۆشی هەبوو بە ناوی زاگرۆزی سلێمانی کە ئێستاش زۆرجار لە ناو بینەرەکانماندا هەر بۆ ئەناسرێنەوە بە ناوی زاگرۆزی سلێمانیەوە بەردەوام بوو هەتا ساڵی 2007 لە 1/8/2007 بە ناوی کەناڵی سلێمانیەوە دەستی بە پەخشی خۆی کرد هەرچەند هەتاوەکو ساڵانی 2015 ئەوانش لەگەڵ هەتا کەناڵی ئاسمانی زاگرۆز بوو بە عەرەبی هەر لەگەڵ کەناڵی ئاسمانی زاگرۆزدا مایەوە بەڵام لەژێر ناوی کەناڵی سلێمانیەوە پەخشی بەرنمەکانی خۆیە کرد و بەرنامەی هەمەڕەنگ و جۆراوجۆری پێشکەشی بە بینەرەکانیە کرد. دەستە خۆش بە زۆر سوپاس کاک مەریوان ماندوومان کردی زۆر سوپاس زام شۆمان ئێوە شتێک بڵێ پەشەوجان من پیرۆزبایی لە تۆ دەگوتە شتێکم هەیە بێڵێم وای زۆر بەڕاستی باسێکی ئێواری سلێمانی بۆ بکەیت چی ئەکەن لێوارێنێتانوێت چ پێیان بگەن لە ئێواری سلێمانی ئێواری سلێمانی چی پێشکەشەکە سەرەتا پیرۆزبایی ئەو یادە لە هەمووتانەکەم هیوای بەردەوامی بۆ هەمووتانە خوازم پرۆگرامی ئێوارەی سلێمانی پرۆگرامێکی تەرفیهیە کۆمەڵایەتیە من و دوو هاوکاری ترم ئەو پرۆگرامە پێشکەشەکەین خات و زریان لەگەڵ خات و ئەشکان ئەو پرۆگرامەمان وەک کاک مەریوان ئاماژی پێکرد پەیامی میدیایی بریتە لەوەی کە هۆشیاری بدرێ بە خەڵک ئێمە لە ڕێگەی ئەو پرۆگرامەمانەوە پێمان خۆش ببەوە زیاتر ئەو کەسانی بەهرەمەندن ئەو کەسانی هونەرمەندن ئەو کەسانی کە کارێکیان هەیە تایبەت بە خۆیان لە ڕێگەی پرۆگرامەکەی ئێمەوە بناسرێن چیرۆکی ژیانی من
خۆم ئەو پرۆگرامم زۆر خۆشەوێ یەکێکە لەو پرۆگرامانەی کە زۆر احتیمامیشی پێدرێ لە کەناڵەکە لەبەروی باس لەو خانەوادانە ئەکا کە شەهیدیان هەیە ماڵە شەهیدەکانن ئێمە و کەسانە زیاتر بەسەر ئەەکەینەوە کە خاوەنی شەهیدن ئەگەر دایک بێ خوشک بێت هاوسەر بێ پێمان خۆشە قسەمان بۆ بکە لە پشتی ئەو پەیامە ئێمە پێمان خۆشە ئەو کەسانی ئەو خاتونانی کە لە ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانە ساڵانە کاریان کردووە شانبەشانی هاوسەرەکانیان شانبەشانی براکانیان کاریان کردووە شانبەشانی کوڕەکانیان شاخ بە شاخ گەڕاون ئێمە پێمان خۆشە ئەو خاتونانە بێنین لە پرۆگرامێک بە ناوی چیرۆکی ژیانی من باسی ئەو کاتانەمان بۆ نەبی من پیرۆزبایی لە یەکەم وایکەکە و پێشکەشەکەمەوە زۆر ناخۆشیشە مقابلەوە کە نەزانی. کارمەندێکی دیکەمانەیە کاکس چۆمان کە پەیامنێرە لە هەمان کاتیشا پێشکەشکارێکی زۆر باشە زۆر حەزی لە بەرنامەی سیاسیە نازانم بۆ وڵا بەدڵی خۆشوانی سراحەتی ئاوا قسەمان بۆ بکە سڵاو لێ بێت چۆمان پەشەخان خێربێ حەزەکەم بە شێوەزاری هەورامی پیرۆزباییەکمان بۆ بکەیت خاوە شەبی پیرۆزبایی گرد و کارمەندەکە کەرو بە بۆنە و 15 ساڵە و ینی ئەرەمەزیای تەلەڤیزۆن و سلێمانی و هیوام سەرکەوت خۆنا خەریکە بە هەورامەکەت بیرەچێتەوە بۆ عادەتە نازانێت لەگەڵ سوارانیا بە هەورامی قسە بکە بەڵام کە گەیشتە یەک دوو بە دووتر ئێستا خۆ من هیچم نەوت بەو شێوەیە کە پیرۆزبایی لە هەموو کارمەندانەکەم هیوای سەرکەوتن بۆ خۆم و بۆ تەلەڤیزۆنی سلێمانی خوازم. سپاس بزانم لە ساڵیادی دامەزراندنی کەناڵی سلێمانی پرۆگرامی نوێت ئەبێت یاخۆتەر ئەو پرۆگرامەی خۆت کە دیداری تایبەتە بەردەوامی پێ ئەدەیت ئەو ئەپدەیتە چییە بۆ نمونە ئەگەر لە بەرنامە تابێت لە ساڵی نوێە بۆ پرۆگرامەکەت بکەیت ڕاستی من وەکو کارکەیتە دەوام و ئیشوکار لەوەیە کە من چەند شەمان پرۆگرامێکی سیاسیمەیە بە ناونیشانی دیداری تایبەت کۆکراوەی هەفتەیە کە کۆی باسە سیاسیەکان بە تایبەتی کە پرۆگرامەکەی من زیاتر فۆکسی لەسەر بابەتی سیاسیە و میوانەکانیشم حتممە نەبێت سیاسی بن کۆی باسێکی سیاسیەکەم کە لە سەرەتای هەفتە بۆ کۆتایی هەفتە یعنی چی ڕیاوە چی شایانی باس و گفتوگۆکردنە لە دیداری تایبەتە تاوتوێیەکەین. زیاتر ئەو پرۆگرامە سیاسیانەش ناتوانێت ینی ئەپدەیتی زۆرتری پێبیت یانی وەکو بەرنامەیەکی تەرفیهی نییە تۆ بتوانانی ساڵانە ئەپدەیتێکی پێبیت بەرنامەی سیاسی کەمێک وشکە ینی زۆر ئەپدەیتی پێ نادرێت بۆ بەرنامە سیاسەکان بێ ینی خولیایەک و هەبێەوە متابعێکی باش بیت و تا ڕادەیەک بێمانوبوون و هەبێەوە معلوماتی باش کۆکەیتەوە لە باسوخواسی سیاسیە و وەکو تریش بەنسبەت کەناڵێکی وەکو سلێمانی تیڤیەوە تۆ بێ گزارش لە ئەو شوێنە بکەیت یاخود وەکو کە پێڵێن باسوخواستە سیاسیەکان زیاتر من یعنی شکێنمەوە بە دیوێکی نەتەوەی دیوێکی نیشتیمانی ئەجا دیوێکی ینی زیاتر کە سیاسە وەکو پێشتر وتم. باشە چۆن بزانم دایمە و سەماعی و لە گوێیە بزانم قسە لەگەڵ کێیاکەیت چۆمان هەمووی بەوە مشکلی ئەم چۆمان قسە لەگەڵ کێیا بکە وەڵام ئەوێرەی بێڵێ چۆمان کار ئاسانیە بۆچی ینی کە بلوتوسە لە جێی وایرێک و ینی بەنەوعی لەوە بێ ینی باشترە کە هەتا هاوڕەکان و ئاوپیشەکان و ئیزعاج نەکەی لەوەی کە ئەو شتێک کە خۆت گوێ لێگری ئەوان ینی تا ڕادەیەوە کە گویان لێ نەبێ بە تایبەتی ئەمە کە ئێستا مەحکومین بۆەوەی کە هەمیشە مۆبایلێکمان بەدەستەوەیە. باشە چونکە وتیان دایمە چۆمان قساکە وتم بزانم قسە لەگەڵ کێیاکە پێمان خۆشە بزانین زۆر سپاس چۆمان گیامان دوومان کردی ماندوو نەبی.
بەشێکەمی ڕێپۆرتاژەکە ئاماژەم بۆ کرد کە لە ژووری هەواڵ و پامنێران چەند کارمەندێکی دیکەش لێرە کار ئەکەن یەکێک لەوانە کاکبێستونە لەگەڵ کاکچۆمان سەرتاشی بۆ لای کاکبێستون بێستونگیان سڵاو لێبێ سڵاو پەشە خانم کاتت باش سپاس یادی 15 ساڵی کەناڵی سلێمانی لێت پیرۆز بێ و بزان پەیامی بەڕێستان چییە؟ لە تۆی بەڕێزیش پیرۆز بێەوە لە هەموو هاوڕێیانم لە کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی پیرۆز بێ هیوادارم لە ساڵی داهاتووە بتوانین بەرنامەی جوانتر و کاری جوانتر پێشکەشی بینەرەکانمان بکەین و هەم لە تەلەڤیزیۆن لە شاشا و هەم لە سۆشیال میدیاش. بێستون تۆ لە سەرەتای کارکردنت زیاتر لە 9 ساڵ 10 ساڵە بێ لەم کەناڵە کارەکەی پێشتر چەند بەرنمەیەکت هەبوو لە بەرنمەکان تا دەرئەکەوتی بەڵام ماوەی چەند ساڵێکە یعنی دوور کەوتوتێتەوە لە شاشە بزان بۆچی هیچ بەرنمەیەکی نوێت هەیە لەسەر چ بابەتێکی تر تۆ کار ئەەکەی لەناو تەلەڤیزیۆنە؟ سەرەتا ڕاستە من بەرنامەی سیاسیم هەبوو دواتر کاری پامنێریم کرد هیوادارم ئەم ساڵ بتوانین کاری جوانتر لە ڕێگەی سۆشیال میدیاوە پێشکەشی بینەرەکانمان بکەین چونکە ئێستا ئەوەنەی کە بینەری سۆشیال میدیا زۆرە و بینەری شاشەکان کەم بۆتەوە کە سۆشیال میدیاش کاریگەری خۆی هەیە و ئەتوانێت وا بکات ئەو پەیامەی کە تۆ لەوەیە بەڕاپۆرتێک لە تەلەڤیزیۆنەکەتەوە نەتوانی باشتر بیگەێنی لەوەی کە بە پۆستەرێک لە سۆشیال میدیا کە یەتە بەردەمی موبایلی هەر تاکێک بێگومان هەمومان موبایلمان بەدەستەوەیەوە ڕۆژانە بینەری ئەو پۆستانە بین. هیوادارم بتوانین کاری جوانتر پێشکەش بکەین و پیرۆزبایی لە هەموو هاوڕێیانمانەکەم لە تەلەڤیزیۆنی سلێمانی کە گشتمان وەکو تیمێک بتوانین کاری جوانتر بکەین بۆ ئەوەی هەم شاشەکەەوە هەم ئەو بینەرانەمان لێمان ڕازی بن کە لە سلێمانی یەک شتی تریش بڵم کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی کەناڵێکی لۆکاڵیە زیاتر گرنگی بە و بابەتانە ئەدات کە لە سنووری پارێزگای سلێمانیە هەیە بینەرەکانی ئێمە دیاری کراوە کەناڵێک نین وەکو بتوانین وەکو کەناڵێکی ئاسمانی کارەکانمان بکەین کارەکانمان دیاری کراوە لە چوارچێوێکی دیاریکراودایە و هیواداریم هەمیشە سەرکەوتوو بن و زۆر سپاس. بۆ تۆش بۆ پیجەکەش هەمان بەرنامەتان هەیە کە بۆ بەخشی تەلەڤیزیۆنی ئەکرێت؟ ئەو بەرنامانەی کە لە تەلەڤیزیۆنی سلێمانی بڵاو بێتەوە لە پیجی تەلەڤیزیۆنی سلێمانیش بڵاوە بێتەوە جگەلەوە ئێمە پۆستەرمان هەیە کە بۆ سۆشیال میدیا ئامادەیەکەین و هەروەها بەرنامەیەکی تریشمان هەیە بە ناوی ئینفۆ کە زانیاری کورتە لە شێوەی گرافیک و ڤیدۆیە لە پیجی کەناڵی سلێمانیەوە من خۆم ئامادەیەکەم بەردەوام ئەو هەواڵانشی کە جێگەی بایەخ و گرنگن لە سنووری پارێزگای سلێمانی ئەمە لە ڕێگەی پیجەکەمان و پڵیان دەکەینەوە. زۆر زۆر سپاس ماندوونە بن دەستان خۆش دەست خۆش بێ زۆر سپاس بەتەش. بینەرانی عزیزم دووبارە ساڵیادی دامەزراندنی کەناڵی سلێمانیتان لێ پیرۆز بێ هیوادارین ئەم ساڵ بەرهەم و بابەتەکانمان بەدڵی ئێوەی بینەر و ئازیز و خۆشەویستان بوو بێ تا ڕێپۆرتاژێکی تر تا ساڵێکی دیکە هەر شاد بن خواتان لەگەڵ.